بینەرانی عزیز لەم بەشەدا بابەتێکتان پێشکەش دەکەین لە ژێرناوی ترس لە شۆڕشی لەشکری برسیەکان خەوی لە چاوی بەرپرسانی ڕژیم زڕاندووە. لە نووسینی بەڕێز کەریم ئەمانی. ڕۆژنامەی حکوومەتی جمهوری ئیسلامی ڕۆژی 5 سەرماوەز لە هۆشداریەکدا ڕوو لە بەرپرسانی حکوومەت لە ژێرناوی لە شۆڕشی لەشکری برسیەکان بترسن نووسی. قەیرانی ئابووری ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەبێت، هەژارەکان هەژارتر دەبن، دەوڵەمەندەکان دەوڵەمەندتر و زلکاوی ئەشرافیەتێکی کەموێنەی کە خەریکە کۆمەڵگە لە خۆیدا نقم کات بەردەوام پەرەدەستێنێت. لە درێژەی ئەم بابەتەدا هاتووە ئەوەی کە ئازار بەخشە و بێگومان لێکەوتەی خراپی دەبێ ئەوەیە کە ئەم ژیانە ئەشرافی و پڕزەرق و بەرقە لە پێشچاوی ئەو خەڵکە هەژارەدایە کە تەنانەت توانایی دابینکردنی بژێوی ژیانی ڕۆژانەی خۆیان نییە. ئەو بابەتە لە کۆتاییدا هۆشداری دەدات کە بچووکترین لێکەوتەی کۆمەڵگایەکی ئاوا لێوان لێو لە هەڵاواردن و جیاوازی چینایەتی بریتیە لە دروستبوونی ناڕزایەتی گشتی کە ئاکامی ئەم ناڕزایەتیانش دەبێتە هۆی کەڵەکەبوونی نەفرەت و بێزاری لە ناو چین و توێژە هەژارەکاندا و ئەم نەفرەت و بێزاریە پنگ خواردووەش سەرنجام دەبێتە گڕکان و لەشکری بێبەشان و برسیەکان لە دژی خوڵقێنەران و سەبەبکارانی ئەم نادات پەروەریە دەخڕۆشێنێت کە ناوی شتێک نییە جگە لە شۆڕشی لەشکری برسیەکان. لە ئاوا شۆڕشێک ناترسن؟ ڕاستیدا ئەوە تەنیا ڕۆژنامەی جمهوری ئیسلامی نییە کە بەم شێوەیە لە ئەگەری سەرهەڵدانی شۆڕشی کۆمەڵانی خەڵکی برسی و تاڵان کراو دەترسێت. بەڵکو لەم ڕۆژانەدا هەر کام لە بەرپرسان و کاربەدەستانی ورد و درشتی ڕژیم و میدیاکان کاتێک دێنە قسە یان قەڵەم بەسەر کاغەزدا دەهێنن بەم شێوەیە دەدوێن. بۆ نمونە ڕۆژنامەی حکوومەتی ئێعتمادیش لە وتارێکدا بە ناونیشانی لێواری هەڵدێر ئاماژەی بە دوا ڕۆژی کارە ساتباری ئابووری کردووە و نووسیوێتی هەموو جۆرەکانی ناهاوسەنگی تا دێت زیاتر پەرەدەستێنن و لێکەوتەکانی ڕوونتر خۆیان نیشان دەدەن. کاتێک سەرۆک کۆمار پزیشکیان دەڵێت لە بەشێک لەم ناهاوسەنگیانەدا لەسەر لێواری هەڵدێرین ئیتر هەر ئێرانیەک مافی خۆیەتی کە بترسێ و نیگەران بێت. ئاژانسی هەواڵی حکوومەتی ئیلناش وێڕای ئاماژە بەوەی کە گرانی و هەڵاوسان سەرجەم بەشە ئابووریەکانی گرتوێتەوە نووسی هەزینەی گاز، کارەبا، گۆشت و هێلکە و نرخی دولار، زێر، سکە و ئۆتۆمۆبیل و خانوبەرە لە چەند مانگی یەکەمی دەوڵەتی پزیشکیاندا بە خێراییەکی ئەجگار زۆر بەرز بۆتەوە. ئیلنا لە درێژەدا وێڕای ئاماژە بە دامپێدانانی پزیشکیان کە دەڵێت دەوڵەتەکەی لە لێواری هەڵدێردایە دەڵێت ئایا حکوومەت بۆ دەرباسکردنی خۆی لەو هەڵدێر و ئاستەنگانە جگە لە دەستدرێژی بۆ سەر سفرەی بەتاڵی بژێوی خەڵک هیچ ڕێگایەکی تری نەدۆزیوەتەوە؟ پێدەچێت کە شەخسی خامنەیش هەستی بەم دۆخە مەترسیدارە و ئەگەری شۆڕشی لەشکری برسیەکان کردبێت هەر بۆیە ڕۆژی دووشەممە 5 سەرماوەز لە کۆبوونەوەیەکدا لەگەڵ کۆمەڵێک لە بەرپرسانی هێزی سەرکوتگەری بەسیج وێڕای جەخکردنەوە لەسەر پێویستی بەهێزتربوونی هەرچی زیاتری بەسیج وتی کە ئەرکی بەسیج بریتیە لە بەرەنگاربوونەوە لەگەڵ هەر چەشنە ئاژاوە و بشێویەک لە وڵاتدا. ڕژیم لە تەواوی ماوەی دەسەڵاتداری کۆنەپەرستانەی خۆیدا بەردەوام لەگەڵ نەفرەت و بێزاری کۆمەڵانی خەڵک و شەپۆلی بەرینی ناڕزایی لە وڵاتدا بەرەڕوو بووە. لەم ساڵانەدا قوڵبوونەوەی کلێنی چینایەتی، گەندەڵی سیستماتیکی دەوڵەتی، هەڵاواردن و بێمافی بەربڵاو هەژاری و بێکاری و هیتر ئاستی تووڕەیی و ناڕزایەتی گشتی هەرچی زیاتر پەرەپێداوە و بۆتە هۆی شکڵگرتنی خۆپیشاندان و ناڕزایەتی بەرینی سەرتاسەری. ئەم ناڕزایەتیانە نیشانەی گشتگیربوون و بەهێزتربوونی شەپۆلی هاودەنگی سەرتاسەری نێوان چین و توێژە کرێکاریەکان، خانەنشینان، خوێندکاران، ژنان و سنفەکانی دیکەیە لەم ساڵانەی ڕابردوودا. حکوومەتی گەندەڵ و تاڵانچی ئیسلامی بۆتە کانگای بەرهەمهێنانی گەندەڵی و گەندەڵکار. گەندەڵی لە هەموو دام و دەستگاکانی کۆماری ئیسلامیدا گەیشتووەتە لووتکە و بۆتە هۆی هەژاری و پەرەسەندنی قەیرانە کۆمەڵایەتیەکان. ڕژیمی کۆماری ئیسلامی لەلایەکەوە
دەستی سەرمایەدارە چاوچنۆکەکانی لە ڕاندخۆری و قۆڕخکاری لە هەموو جۆرە کەلوپەل و پێداویستیەکانی ژیانی خەڵکدا ئاواڵە کردووە و لەلایەکی دیکەشەوە هەر چەشنە ناڕەزایەتیەک بە دەستڕێژی گول لەو سەرکوت و زیندان و ئیعدام وەڵام دەداتەوە. بەرپرسانی ڕەژیمی ئیسلامی سەرمایە لەو پەڕی گەندەڵی و بێئەخلاقیدا لە ڕێگەی گرانکردنی نرخی ڕۆژانەی پێداویستیەکانی خەڵکو و دەستدرێژی بۆ سەر ژیان و گوزەرانی کرێکاران و جەماوەری بێبەشی کۆمەڵگا قەرەبووی ئەو دزی و تاڵان و بڕۆیە دەکەنەوە. کرێکاران و جەماوەری خەڵکی زەحمەتکێش بۆ دابینکردنی ژیانێکی شایستەی ئینسان، بۆ بەرگری لە ئازادی و کەرامەتی ئینسانی خۆیان و هەروەها بە مەبەستی کۆتایی هێنان بەم دزی و تاڵان و بڕۆیە و کورتکردنەوەی دەستی ئەم تاقمە دز و تاڵانچیە لەسەر ژیانی خۆیان، هیچ ڕێگەیەکیان لە بەردەمدانیە جگە لە ڕووخاندن و لە گۆڕنانی ئەم ڕژیمە. چونکە هەر ساتێک لە درێژبوونەوەی تەمەنی ئەم دەسەڵاتە گەندەڵ و ستەمکارە، واتە برسێتی و نەهامەتی و وێرانکاری هەرچی زیاتر بۆ کۆمەڵانی خەڵکی ئێران و نیگەرانی ڕۆژنامەی حکوومەتی جمهوری ئیسلامی و بەرپرسە ورد و درشتەکانی ڕژیم لە حەسکردن بەم ڕاستیەوە سەرچاوە دەگرێت.